دەچینە لای کاک علی کەریمی سیاسەتمەداری گەلەکەمان لە لەندەن. کاک علی، ئەگەر گوێت لە منە دووبارە بەخێر بێن، بەڕێستان خوێندنەوەتان بۆ ئەم سزانوێیانە چییە و پێشتان وایە چه دەرەنجامێکی بەدوادا دێت؟ زۆر سپاس کاک بە هەمدەرێن، سپاس بۆ تۆ میوانەکەت و هەموو جۆگرانی بەڕێزی ستێر تیوی. حەقیقەت ئەوەیە کە ئەوەی کە دوای هەڵبژاردنەکانی ئەمریکا و سەرکەوتنی ترامپ وەکو کۆماری خوازەکان، حەقیقەت ئەوەیە کە چاوەڕوانکراو بوو دوای ئەو هەموو ساڵێک کە دموکراتەکان لەسەر کار بوون، کۆماری خوازەکان بەوە هاتنەخوا هاتنە سەر سەد بە تایبەت ئاغای ترامپ وەکو بیزنسمەنێکی گەورە کە بەڵێ ئابڕووی ئەمریکایە لە دنیاە تکاوە و ئابڕووی نەماوە و سەرشۆڕیمان زۆر بۆ هاتۆ لە 8 ساڵی ئۆبامایدا و ئەمن دەبێ بێمە و ئابڕۆی بۆ ئەمریکایە بکڕمەوە. ئەوە یەکێک لە شیعارەکانی هەڵبژاردننی بوو. هیچ شک و گومانێک لەوە دانیەکە سیاسەتی ئەمڕۆی کۆشکی سپی زۆرتر و دوای ئیقتداری زیهانی دەگەڕێ، زۆرتر و دوای ئەوە دەکەوێت کە ئەم هێژمۆنی ئەمریکایە بەسەر تەواوی جیهاندا زۆرتر زاڵکا و زۆرتر زەقتری کاتەوە و بە تایبەتویست و داخوازیەکانی شخصی ترامپیش و سیاسەتەکانی ئەمڕۆی کۆشکی سپی کە تۆ دەبینی مەسەرەن ئاوا چوو لە کۆرەی باشوور باکووری کۆرەی باکووردا دوای ئەو هەموو حەول و تەقەلایی کە سەرۆک کۆمارەکان یەک بە دوایەکی ئەمریکادا نەیانتوانی لەگەڵ کۆرەی باکوور قسە بکەن، ئەو چوو هەستا چوو بۆوێ و ئێستاش بە ڕەواڵەت ئەوە حاڵین کە وردە وردە کۆرە دەست لە چەکی ئەتۆمی ئەوانە هەڵدەگرێتوانە. بە حەقیقەت ئەمە پیشبینی ئەوە دەکراکە یەکەم شتی ترامپ ئەوە بێکە بەرجام کانسڵکە، بەرجام لاباتوەوانە. بەڵام ئەوەی کە بەڕاستی ئەم پیاوە بیزنسمەنە، ئەم پیاوە یاری دەکا، ئەم پیاوە تەنیا شتێکی کە زۆر زۆر بەلا هەر لە قسەکانی چەند ڕۆژ لەوە پێشیدا دەرکەوت کە ئەو بۆ خەڵکی ئەمریکای دەژمار کە لە ماوەی ئەو 2 ساڵیدا چی بۆ ئەمریکا کردووە، چی های پارە بۆ ئەمریکا پەیدا کردووە، چیها حیا و ئابڕووی ئەمریکای لە ناو دنیادا بەرز کردوێتەوە. ئەوەیە کە جۆ لە ئوروپا ناگرم، جۆ لە یەکێتی ئوروپا ناگرم و هەمووی ئەوانە ئەوەیە کە دەمانزانی کە بەربینگ بە ئێران دەگرێت. بەڵام ئەوە لەسەر ئەم سیاسەتە ئێمە دەبێ وریای ئەوە بین کە هەموو هێلکەکانمان گەلانی ئێران 40 ساڵە بەدەست ڕێژیمێکی پەت و سێدارەوە بەدەست حکوومەتی ئاخونداندا دەناڵێنێ، لەژێر زنجیر و کۆیلایەتی مەلایاندا ئەو میلەتە 80 میلیۆنێ دەترێتەوە. حقیقەت ئەوەیە کە 40 ساڵ یەکجار زۆرە و ئێمە مێژوویەکی دوور و درێژمان لە چەوسانەوە وەکو گەلانی ئێران هەیە و بە تایبەت گەلی ڕۆژهەڵاتی کوردستان کە هەمومان دەزانین گەورەترین پشکی و بەرکەوتە لەو چەوسانەوەیدا. بۆیە بەڕێی من ئەوەندەی کە ئەمڕۆکانە زۆربەی بە تایبەت هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زۆر لەسەر ئەوەی دەڕوانن، شەو و ڕۆژ دڵیان لە لای ئاغای ترامپە، شەو و ڕۆژ چاو لەوە دەکەن کە دۆلار وای لێهات وای لێهات، ئەوە کرد ئەوە بوو ئەوەی کرد گەمارۆکانی زیاد کرد، ئەوە ڕاستە، هەمووی فشارێکی یەکجار زۆرە کە ئاغای ترامپ دەیخاتە سەر ئێرانی. بەڵام تا چۆ دەڕات و تا چۆ ناڕوا ئێمە بەڕاستی نازانین. ئەمن تا ئێستاش کە لەگەڵیەوە قسە دەکەم نازانم ئایا ڕوخانی ڕژیم لە ئێرانێ لە ئەجەندای ئەمریکا و ئاغای ترامپدا هەیە یان نا. بەڵێ کاگەلی هەڵبەتە پێشتر هەندێک لە بەرپرسانی ئەمریکی کۆشکی سپی وەزارەتی دەرەوە ئەمریکا ڕایان گەیاندبوو کە لە ئێستادا نیازی ڕوخاندنی ڕژێمی ئێرانیان نییە، تەنها ئەوەندە هەیە گوشارەکان بۆ سەری زیاتر دەکەن تاوەکو دەستی ئێران لە ناوچەکە کەمتر بکەنەوە، ینی هەدەفەکە ئەوەیە. بەڵام دوای ئەم سزایانە ئەڵبەتە 3 مانگێکی دیکە بۆ 4 مانگێکی دیکە کۆمەڵێ سزای قورستر دێ بە شوێنیدا. پێ دوای ئەمانە کاریگەری چی لەسەر ئێران کۆمەڵگە بواری ئابووری سیاسەتی ئێران دادەنێن. هەڵبەتە دوێنێ ڕۆحانی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنی لەگەڵ تەلەڤیزیۆنێکی وڵاتەکەیدا دەیوت کە کاریگەری نابێ، ینی زۆر بە نەرمیش بەرامبەر بە ئەمریکا قسەی دەکرد وەکو بڵێ کە ڕەزامەند دەبن لەسەر هەندێک داخوازی ئەمریکا لە بەرامبەردا هێرشی توندی دەکردە سەر ناڕەزایەتیە جەماوەریەکان ئەوانی بە مەترسی دادەنا لەسەر ئێران و دەسەڵاتەکەی.
ئەمن هەموو قسەکانی ڕوحانی بێنە جۆدایە حقیقت ئەوەیە کە ئەمریکا دەستی پێکردەوە ئەم گەمارویانە کە ئەوڕە دەستی پێکردۆ سێ مانگی دیکە مەرحەلەی دووەم تونتر دەبێت و مەسلەی نەوت دێتە گۆڕێ و مەسلەی ئەوەی کە نەتوانێت ئێران نەودۆ هەمان دەزانین تاقە سەرچاوی گەورەی ئێرانە نەوتە ئەگەر نەوتەکەی لێبستێنن بەڕاستی تووشی بحرانێکی زۆر زۆر گەورە دەبێت بەڵام حقیقت ئەوەیە کە ئێمە تا ئێستا شەرۆک و بۆ خۆتان فەرمووتان ئەو ڕوخانی ئێرانی لە ئەجەندای خۆیدا نییە بەڵکو دەڵێ ڕەفتاری دەبێ بگۆڕێت دەبێ شێوەی هەستان و دانیشتنی لەگەڵ ئێمە و لەگەڵ دنیاە بگۆڕێت و چیدی کە دەست نەداتە سووریا چیدی کە دەزۆ نەداتە یەمەن لوبناان و فلستین و هەڕەشە نەبێ بۆ سەر ئیسرائیل بەڵێ ئەمە ئاغای ترامپ لە تەریخ فشارەوە دەیکا و هەر وەکو دیتمان کە لەگەڵ کۆرەی جنوبیش لە کۆرەی باکووریش هەر بە فشار کردی ئەمن حقیقت ئەوەیە کە تا ئێستاش لەباری لۆبیگەدێەوە ئێمە وەکو ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران یا وەکو ئۆپۆزیسیۆنی سەرتاسەری ئێرانێش ئێمە تا ئێستا کوونێ لێمان ڕوون نییە کە داهاتووی ئێران لە چاو کۆشکی سپی بەرەو چه ئاقارێک دەڕۆ ئایا ئەوان دێن لە سەری ڕا ئەو ڕەفتارەی پێچاک دەکەن ئایا لە تەسەری ڕا کۆمەڵێک ڕێفۆرم مەجبوری دەکەن کە دووبارە ئاغای خامنەیی ئەو جارۆک چۆن خومینی لە شەڕی ئێران و ڕاقی جامە ژەهرەکەی خوارد ئەمە شیعەن بۆ ئەوانە ئامادەن و هەر وەکو بۆ خۆشت بە ئیشارەت پێکرد لە قسەکانی دوێنێ ڕوحانیدا دیارە نەرمونیانێکی یەکجار زۆری پێوە بوو بەڵام لەگەڵ ئەوەش ئەو ناو بازاڕی قسە بە نرخی بۆ ناو کۆمەلگای ئێرانی فرامۆش نەکرد و زۆرتر ئەوە بوو کە بۆ ناوخۆی ئێرانی قسەی دەکرد کە ئێمە زۆر بێمنەتین بێمنەتێکی زۆر بە ئاغای ڕوحانیەوە دیار بوو لەگەڵ ئەوەش وەکو جاران هەڕەشە و گوڕەشەشی لەگەڵ نەبوو بەڕێی من ئەمانە فشارەکانیان زیاد دەکەن فشارەکان ئەوەندەی لێ دێت کە ئێران بکەوێتە سەرچۆک و مەجبور بن کە ئەوە مەبەستم وەیە کە ئەوە داڕێشتنی کۆشکی سپی و ئەوەیە بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرینگە هەمووی ئەوانە ئەو فشارەی کە ئەمریکا دەیخاتە سەر ئێران بۆ ئەجەندای خۆی بۆ تموحی خۆی ئێمە گەلانی ئێران بتوانین بەڕاستی ئەوە بخۆزینەوە کاتێک ئێران دەکەوێتە سەر ئەژنۆ دەکەوێتە سەر چۆک و فشارێکی یەکجا زۆری بۆ دێت دیارە تەبیعی زەعیف دەبێت ئێمە وەکو گەلانی ئێران کە ماندووین لە دەستی ئەو ڕژیمە بتوانین بەڕاستی ئەوە بخۆزینەوە بڕێی من ڕوخانی جمهوری ئیسلامی بە گەلانی ئێران دەکرێت ئەمریکا ڕاستە فشار دەخاتە سەر ئێمە دەبێت هاوسوبین بەرژەوەندیەکانمان لەگەڵ ئاغای ترامپە کۆشکی سپێ دنیای دەرەوەیە ئەگەر بتوانین تەطبیقی بدەین بتوانین نزیک بینەوە لە یەکتر ئەوەیە کە دەتوانێت ئێران بێتە گۆڕین و ڕژیمێکی تازە لە ئێران ئێمە ببینین زۆر باشە کاگالی من دێمەوە خزمەتت لەگەڵمانە بمێنەرەوە کاگالی کەریمی ئەمریکا و ئێران وەکو کاگ جوامێر مارابی دەڵێ ململانێ و ئاڵۆزیان هەیە بە دووی بەرژەوەندیەکانی خۆیانەوەن ئێمەی کورد بۆ دەبێ چاوەڕێی ئەو وەکو دەوترێت کاسە چێشتی دراوسێبین بۆ دەبێت چاوەڕوان بین ئەمریکا بێت لەو سەری دنیاوە ڕژێمی ئێران بڕوخێنێ ئەو کاتە ئێمەش بە گوێرەی بەرژەوەندیەکانی ئەمریکا هەڵسوکەوتکەین پێ وایە تا چەندە پارت و لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان واقع بوون خوێندنەوەیان هەبووە بۆ ئەم بارودۆخەی کە ئێستا ڕوو دەداوە بۆ ئایندەش ئەوان چەندە خوێندنەوەیان بۆ دۆخەکە هەیە حقیقت ئەوەیە ئەمە شتێکی زۆر سەیر و عەجیب نییە کاکە ئەندرێن ئەوەی کە بە درێژایی مێژووی 100 ساڵی ڕابردوو کە مۆدرنیتە هاتۆتەکایە و حیزبی سیاسی هاتۆتەکایە و جوڵانەوەی کوردی کەوتۆتە قۆناغێک لە قۆناغەکان کەیتر بە شێوەیەکی ئەحزابی سیاسی و دوور لە خێڵ و عەشیرەت هەرچەند خێڵ و عەشیرە ئێستاش بە شێوەیەک لە شێوەکاندا هەر سەرکردایەتی جوڵانەوەکانی کورد دەکەن کە ئەویش ئەوەیە کە حیزبەکان دەفتەر سیاسیەکان بوونە دیوەخانێکی گەورەی خێڵ و ئاغا و بەگەکە بەڵام ئەوە جابامە لێ بگەڕینەوەی بەڵام حقیقەتێک دەمهوێت لێرەدا بڵم بە درێژایی ئەم 100 ساڵەی کورد بۆ خۆی هەمیشە دەخەباتدا بوو ڕۆڵەی کورد هەمیشە و دایم فیداکاری کردووە
بەڵام سەرکردایەتی کورد هەرگیز نەیتوانیوە بۆ خۆی شت بخڵقێنێت. یعنی چی؟ یعنی بەو حیسابەی کە حربی عالەمی یەکەم ڕوودەدا بەڵێ دەیقۆزنەوە فرسەتەکە وڵاتانی کە کوردیان تێدایە ضعیف دەبن، پارچە پارچە دەبن یا دەکەونە بەرپەلامەت، کوردی قۆزێتەوە. یا لە حربی عالەمی دووەم ئێران داگیر دەکرێت، ناوچەی موکریان هیچ دەسەڵاتێکی تێدا نابێت، دێن دەیقۆزنەوە کۆمار ئیعلان دەکەن. یا تۆ مەسەرە سیر کە لە راپەڕینی باشووری کوردستان کە ناومان ناوەتە راپەڕین کە فعلا نیش راپەڕین بوو. بۆچی خەڵک توانی راپەڕین بکە؟ بۆ ئەوەی کە سەدام ئیتر ئەمریکا لێی دابوو دوای شەڕی کوێیت و سەدام کەوتبوو سەر ئەژنۆیان، خەڵکەکە قۆستێەوە لەو قۆستنەوەیدا بوو بە شتێک یا 2023 عینیشت یا هەتۆ سەیری 79 بکە 79 کە ڕێژیمی شای ڕووخا کوردەکان توانیان بی قۆزنەوە، بەڵام دوایان نەیانتوانی ئەم دەستکەوتانە ڕابگرن. ئەمن لەوە تێدەگەم ئەم ڕۆژ هێزەکانی کوردستانی ئێران بە تایبەت ئەمن دەبێت لێرە بڵێم کە تەجروبەی باشووری کوردستان ڕەنگە تەجروبەیەکی گەورەی بە بۆ بینەتی کورد ڕاپەڕینێکی گەورە کرا لە کۆ سەدامی بووینەوە، بەڵام وەکو تەجروبەی حکومداری و دەسەڵاتداری وەکو تەجروبەی بە سیستمکردن وەکو تەجروبەیە کە ڕێز لە مافەکانی هاوڵاتی کورد بگرێت بەڕاستی تەجروبەیەکی خراپ بوو. بە تایبەت بۆ ئێمەی ڕۆژهەڵات تەجروبەی باشوور هەرگیز حەز ناکەم دووبارە بێتەوە لە کەوابوو ترستانەیە لە ئەگەری دەستێوەردانی ئێران ئەمریکا لە ئێران هەمان پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەمان ئەزمموی باشوور دووبارە بکەنەوە ئەو دەسەڵاتمەسەرەوەی کاکەن دەرێن. حقیقت ئەوەیە کە بڵێ ئەوان لە هەلێک دەگەڕێن، ئەم هەلە خۆ خراپ نییە، ئەتۆ ئەوە زۆر باشە کە تۆ لەو ئۆپۆرچونیتەی ئیسفادە بکەیت کە وەختێک ئێران ضعیفە، بەڵام چۆنی ئیسفادە لێ بکەیت؟ ئەگەر تۆ بە تەمای سناریۆی باشووری کوردستان ئەین لە کوردستانی ئێران دووبارە بێتەوە تۆ بێ سەر سفرەی حازری ئەوە بەڕێی من زەحمەتە بیبینی. تەجروبەی عێراق ڕەنگە لە ئێران دووبارە نەبێتەوە. تۆ دەزانی عێراق لە دوو نەتەوەی گەورەی کورد و عەرەب دروست بووە، بەڵام ڕۆژهەڵاتی کوردستان لە چاو هەموو نەتەوەکانی دیکە ڕەنگە بەقەد نەتەوەی کورد لە عێراقێکە گەورەیە، کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هێندە گەورە نەبێت یا ئەقەلێتێکی بچووکتر بێت. بۆیە ئێمە دەبێت خۆمان ئەجەندای کاری خۆمان دیاری بکەین. ئێمە دەبێت ئەوڕۆ خۆمان بە یەکێتی بە هاو بەرنامەیی بە هاو ئەجەندایی بین بەرەو پیری ئەم ئاڵو گۆڕانە بچین کە بەڕاستی خەریکە ڕوودەدات. ئێمە خەریکین دوا ئەکەوین هەر چاوەڕێ ئەو دار یەکشتی دیکە دەبێت ئەم برادرانەی ئەحزابی کلاسیکی ڕۆژهەڵاتی کوردستان لەوە نەترسێن. من هەز دەکەم تووشی فۆبیایەک بوون، شەوانە خەویان لێ ناکەوێ، پێیان وایە کە ئەوە ئێران خەریکە بەیانی شەوێکە لە خەو هەڵدەستین تاران لەرزی بێت و دەست بەجێ تەجروبەی سناریۆ یا ئەوەی کە لە ڕۆژئاوای کوردستان ڕوویدا پەکەکە دەست بەجێ تەداخل بکە و پەیەدە گەورە بکاتەوە، پەیەدە بە قووەتکە و ئەوان بەڕاستی شەو و ڕۆژ بەو فۆبیایەوە دەژین کە ئەها دیسان دێن ئەوانیش هێزێکیان بۆ خۆیان دروست کردە بە نێوی پەداک و بەژاک و کۆدار و دێن ئێمە چەک دەکەن نایڵ کاکە ئەمە خەونە ئەمە خەیاڵە. ئەتووە لە زیاتیەوەی کە لەو خەون و خەیاڵی دابژی وەرە دانیشە خۆ پەژاک قسەی ڕەت نەکردوێتەوە، دانیشتنی ڕەت نەکردوێتەوە، گفتمانی ڕەت نەکردوێتەوە، وەرن پێکەوە دابنیشن بەیەکەوە. کاکە خۆگوناح نییە ئەوەی کە لە ڕۆژاوا سەرکەوتوو بوو بەڵە بابەکاری بێنین. لە ڕۆژاوا یەک شت کە زۆر سەرکەوتوو بوو هەمووشمان ڕۆژێک لە ڕۆژان لەم 4-5-6 ساڵیدا ئیقرارمان پێ کردو و ئیشارەمان پێ کردووە، ئەویش ئەوەیە کە بوونی فرەمیلیشیایان نەهێشت. ئەی کاکە فرەمیلیشیایی میلیشیای حیزبی بوو بە سەرەتانی جوڵی فرەیدارەیشت لەبیر نەچێت. ئیدارەی دوو ئیدارەی باشووری کوردستان ئێمەی 5-6 ساڵ تووشی گەورەترین کوشت و کوشتار کرد، ئێستاشی لەگەڵ بێ پاکە و هەموو ساڵەی خەڵک هەیە ونە لە لای پارتی و یەکێتی، خەڵک هەیە سزنە ئێستاش و ئەمە خەیدناکە بابین ئیستفادە لەو تەجروبەیە بکەین و ئەو تەجروبەیە بەڵام ئەتۆ شەرت نییە ئەوەی کە لە سووریا ڕوویدا ئەینە توبیلا ئەینی شت لە ئێران ڕووبدا. وەرە خۆت بەرنامەتە بێ، وەرە خۆت لەگەڵ هەموو هێزەکان زۆر باشە هەمووتان لەگەڵ ئەوەن کە
بەڵێ کورد دەبێ خاوەنی یەک جێیشی مەوەحەد بێ، خاوەنی ئەرتەشێک بێت، وەک چۆن کە لە ڕۆژاوای کوردستان دروستیان کرد، وای کرد بە هێز و بە دیسپلین و بە سیستم و بە ئەم قیرسیسمەیی خۆیان وایان کرد کە تەنانەت ئەمریکا ئیقراریان پێ بکات، تەنانەت ئەمریکا اعترافیان پێ بکات. بۆیە وەرن وە بکەن لە ئێستاوە پێشەوەی کە درەنگ بێت ئیتر بیان و لە یەکتر مەگرن. بۆ تووشی فۆبیا بووی؟ ئەگە تۆ ئەگە بەڕاستی قاچن لەسەر عەرزە کۆمەڵانی خەڵک سەتانەوەدی لەگەڵ تۆیە، بۆ شەو و ڕۆژ دەترسێ دێی لەسەر تەلەڤیزۆنان نازانی چۆن قسە بکەی، نازانی چۆن ئەم ترسەی خۆت بشارێەوە. کاکە پەژاک ترس نییە بۆ سەر ئێرانیە، پەژاک ترس نییە بۆ سەر کۆمەڵانی خەڵک، پەژاک ترس نییە بۆ سەر حەزابی دموکرات و کۆمەڵە یا حیزبەکانی دیکە. دەکرێت لەگەڵی دۆزبی، دەکرێت لەگەڵی دابنیشی، بەڵام کاکە جان ئەتۆی کە لە ترسی خۆت دەڵێ کاکە ئەسەن ئەو هێزە وجودی نیە، وەکوەی کە ئێستا کونیا من بێن بڵە بڵا کاکە ئەم تەلەڤیزۆنەی تۆ ئەسە وجودی نیە خەیاڵ. دوێنێش ئەنە کەسە و هەندێک پارتی ڕۆژاوای کوردستان هەمان شتیان بەرامبەر بە پەیەدە دەوت. دقیقاً کاکە جان، بۆیە ئەمن بەڕاستی برایانە زۆر دڵسۆزانە دێنم پێیان دەڵێم کاکە ئەمڕۆکانە باشترە کە ئیدارەیەکی مشتەڕەکی کۆمیتەیەکی سەرکردایەتی مشتەڕەکی سوزانم مدبەقێکی سەرکردایەتی دابنێن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین کۆمەڵانی خەڵکی خۆمان هاندەین بێنە سەر جادە بۆ ڕووخانی جمهوری ئیسلامی یارمەتی هەموو گەلانی ئێرانێ بکەن لە عینی حاڵدا بە مشاورەتی هەمومان بە عەقلی هەمومان کەمترین زەربە کەمترین زەرەر و زیان لە کۆمەڵانی خەڵکو و لە شارەکانی کوردستانی ئێران ڕۆژەڵات بکەوێت. بە ئێمە ئەوە بە عەقڵ دەکرێت، ئەوە بەوە ناکرێت کە ئەمن ئەتۆ حەزف بکەم قسە لەگەڵ ناکەم، ئەتۆ سەر بە پەکەکەی، ئەتۆ عاملی، ئەتۆ ئەمیلی. کاکە بەوە ناکرێت، بمانهێوێ نەمانەوێت. ئێستا کونیە منیش خۆکو ئێوە من خەڵکی شاری مەهابادم، چۆن دەتوانم پێش ئەم ڕاستێ بگرم بە سەدان گەنج بە سەدان خوێنگەرم کاکە لەگەڵ ئەم حرەکەتەن، لەگەڵ ئەو فکرەن، لەگەڵ ئەو ئەقڵان کە بە خوپی دەڵێن ئاپۆ ئەمن نازانم ئەمن چ قازانجێک دەکەم لەوەی کە ئەمە بشارمەوە بۆ بیشارمەوە. کاکە بمانەوێ نەمانەوێت ئەوانە وجودیان هەیە و لە نەبوونی ئێوە لە کەمکاری ئێوە لە ئەوەی کە 24 ساڵە چون دانیشتم خۆتان قزاندۆتە کەمپەکان خەڵک دروست بووە. کاکە خەڵک هاتووە پەنای بۆ شتی دیکە بردووە وەرە ئەتۆ ئەوە قبول کە باشترە. ئەمە چەند ساڵە ئەو قسەی تکرار دەکەمەوە کاکە ئەم فۆبیایی کە ئێوە هەتانە شەو و ڕۆژ شەوانە قەوتان لێ ناکەوێ لە ترسی ئەوەی کە بەیانی سەر سنووران بگرێت 15-20 هزار گریلا لەسەر سنوورەکان بێ و پێشتان بگرێ نەهێڵم بچنەوە. کاکە ئەمە بەوە جێبەجێ نابێت، بەوە جێبەجێ دەبێ ئەم ڕۆکانە ئەوەندەی کە من ئاگادارم ئەم هەواڵانە چەند جاریان هاوار کردووە. دوایین جاریش کاگەلی پەژاک و کۆدار پرۆژەی هاوبەشیاندا و تووشیانە پرۆژەکە کراوەیە بۆ گفتوگۆ و زیادکردن یا کەمکردن. من چەند ساڵە لە نزیکەوە ئاگام لێیانە ئەوان حتا هاواری ویان کردو دەعوەتی ئەویان کردو کاکە وەرن ئەرتەشێکی مشتەرەک دروستکەین پێکەوە چێ لەژێر فەرمان چێ دەی هەوێ فەرماندەهی ئەو ئەرتەشە بێ مشکلە نییە بە دەورە دەبێت بە سەرە دەبێت چۆن دەبێت با ببێت بەڵام بابین یەک ئەرتەش یەک جەهیش یەک هێزی لەشکری پێشمەرگەمان هەبێت نەک ئەوەی کە دموکرات بۆ خۆی هەبێت کۆمەڵەکە بۆ سارێت کاکە 4 کۆمەڵە دەبێت هەر 4 جەیشی هەبێت 2 کۆمەڵە 2 دموکرات ئەوانی دیکە کاکە ئەمە ناکرێت سپینە دەکات سپینە یەکێتیش دەتەداخل دەکات ئەویش هێزێک بۆ خۆی دروست دەکات وەرن پێکەوە ئەمڕۆکانە کاکە ئێران لە بەردەمی ئاڵوگۆڕەکانە ئەمن نازانم ئاڵوگۆڕەکان چۆن دەبێت لە سەری ڕادەبێت لە خواری ڕا بەڵام پێویستەوەیە کە ئامادەکاری بکرێ خۆی بۆ ڕێک بکرێت میلەت ئامادەیە کاکەندرێن میلەت ئەمڕۆ دەکوڵێت تۆ وەرە لەگەڵ میلەت بکەوە نە چاوەڕێ ئەمریکا بە نە چاوەڕێ بە کە سناریۆی سووریا بۆ دروست بێ نە چاوەڕێ بە سناریۆی باشووری کوردستان و عێراق. زۆر باشە کاگەلی دەست دەکەم بەسەر چاونە ئەوەی کە لە تورکیا دەگوزارێ نەڕێکەوتە نە پلانە بەڵام ڕەنگە پلان بێ بەڵام حقیقەت ئەوەیە کە تورکیا ئەمڕۆکانە لە نێو ئەو ئەگەرانە دانیە کە ئێران تێدا تورکیا وەزی خراپە وەزی لیر زۆر خراپە وەزی دیکتاتۆرێتێکی کە ئۆردوغان هێناوەتی کایەوە لە کەس
ئەوە نییە ئەو کۆنفلیکتەی کە لە نێوان ئەمریکا و تورکیادایە لە نێو ئەو دوو وەزیرەی کە ئەمریکا سڕی کردن ئۆردوغان زۆر بێعاقلانە دەست بەجێ ئەویش ڕەتفعلی هەبوو ئەمانە هەمووی دەبینین وەزعی تورکیای زۆر باش نییە بەڵام وەزعی ئێران شتێکی ترە حەقیقەتێکەیەکە ئێمە دەبێت فرامۆشی نەکەین هەموو هێلکەکان بە تایبەت ئێمەی کورد لە ڕۆژهەڵات و ئەم حیزبانەی کە ئێستا باسم کردن هەموو هێلکەکان لە سەوەتەی ئەوە نەنیەن کە ئەمریکا ئێران دەڕوخێنێ ئەمریکا ئەوە دەکا یەک شت دەبێت فرامۆژ نەکەن هاتو سپینی ئێران گەورەترین سازشی لەگەڵ ئەمریکایە کرد کۆپێتان وانە بێ ئەگەر سازشێکی گەورە بکرێت لە سەطحی گەورەی جیهانیدا لەگەڵ ئێرانە ئەمریکا دێ منی دموکرات و کۆمەڵە و پەژاک و کۆداری فرامۆژ ناکە ئەسڵەن ئەوە نییە تەنانەت ڕەنگە ئەمریکا نەچێتە نێو ژێرباری ئەوەش کە بابە ئەم هەموو خەڵکەی کە ئاوارەیە 4-5 میلیۆن ئێرانیە ئەم هەموو کوردی ڕۆژهەڵات و خەباتجێڕە هەتا ئەوەش ناچێ دانیشە لەسەر مێزی گفتگۆ کە کاکە ئەوانە ببێ هیچ هەرجومەرجێک بێنەوە بۆ وڵات و یا سەرۆت و سامانەکانیان کە داگیر کراوە لایەن جمهوری ئیسلامی و پێیان بدرێتەوە ئێمە لەو دەم لەوە زۆر فاکتێکی بچووکتر دەبین بۆیە من بەو برادرانە دەڵێم کە حیسابی ئەوە بکەن بەیانی دوو بەیانی ئەو وەزعی ئێرانە بەرەو ڕووی ئەوە بچێت چووکە من لە شیعەدا زۆرمان دیوە یەکجێ بادەداتەوە وا بادەداتەوە کە ئەسڵ هەمومان بە قەولی کابرا دەڵێ غافڵگیر دەبین بۆیە باشتر ئەوەیەکە هەموو پردەکانی پشت سەری خۆیان نەڕووخێنن ئەم فۆبیایە واز بێنن ئەم ترسە واز بێنن وەرن دابنیشن خۆتان چیتان لە هەکبەکەیدایە ئەم هەکبەی خۆتان گرینگە کە لە دوا ڕۆژدا ئەتو چی ئەەکەی لەگەڵ کۆمەڵانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە هاتوو ئەمریکا سازا ئایا تو ئەوەندە دەسەڵات هەیە بە دموکرات و کۆمەڵە و کۆدار و پەژاک و چێ بڕۆن مەسەلەن ناوچەیەکی بچووک مەحدودی جۆغرافیایی ئازاد بکەی و ئەو دەم ئەمریکا بخێ ناو ئەمریکی واقعەوە تۆ دەبی بیلی بیر لەوە بکەیەوە نەک ئەوەی کە شەو و ڕۆژ دانیشتووی ئەتۆ بە پەژاکی دەڵێ سیاسەتەکانی پەکەکە بڕێوە دەبا هەر پەکەکەی ڕۆژهەڵاتە چیچی ئەی کاکە خۆ ئەتۆش لەباری سیاسیەوە ئەتۆ شەو و ڕۆژ کابرا لە سەرۆکایەتی هەرێم کەوتۆ بەڵام تو هەر بە سەرۆکی خۆتی دەزانی ئەتۆ سەرۆکی حیزبێکی ڕۆژهەڵاتی کوردستانی بەڵام هەر ئەوی بە سەرۆکی خۆت دەزانی ئەی کۆکاکە خۆ ئەبە و حەدەی بەو شدەتەی بەو زەقەی خۆ برادرانی پەژاک حتا ئەوەشیان ئاوا بە زەقی نەکردووە بەڵام من لەگەڵ ئەو موزوع ئەسڵەن کێشەم نییە ڕەنگە ئەمە سەردەمێکی سەرتاسەد شەو و ڕۆژ بیر و خەیاڵم ئەوە بێ کە دەروێشی ماوەستۆن بم شەو و ڕۆژێ خراپ وەکوەلیان کاتەکەم تەواو بووە ئەگەر زۆر بە کورتی لێرەڵا داواکارم کە هەموو هێزەکانی کوردی ئێرانە دابنیشن مشوری ئەم وەزعی ئێستا بخۆن ئەمریکا بۆ ئێمە ئێران ناڕوخێنێ زۆر باشە